122هەمین پاتریارچی ئاشوورەکان لە جیهان لە شارۆچکەی عەنکاوەی شاری هەولێر لە کەنیسەی ماریوخەنای مەحمەدان دەست بەکار بوو. قەداسەتی پاتریاک مار ئاوای سێم ڕوویل پاتریارچی کەنیسەی ڕۆژهەڵاتی ئاشووری سەرپەرشتی تەواوی کەنیسەی ئاشووریەکان دەکات لە جیهان و بڕیاری شار لە هەولێر بمێنێتەوە. مەزنترین پلەی ئاینی هەیە لەسەر کەنیسەی مەشرقی ئاشووری دەسەڵاتەکانی با بڵێن ئاینینە کەەوە دەتوانانی ڕەسامەتی پاتریۆک بداتن، دەتوانانی ڕەسامەتی کەنیسەی بداتن و کۆمەڵێک بەرپرسیاتی دیبلۆمی و ئاینی کە لەسەر شانی دەبێتن. ئەهمیەتی زۆرە لۆ پەیوەندی لەگەڵ کەنائەسی تریش و هەروەها پەیوەندی زۆرە لۆ پەیوەندی لەگەڵ دیاناتی تریش و قەومیاتی تر لۆ پێکۆچیان و تەبایی. هەرێمی کوردستان وەک ناوچەیەکی ئارام دەبیندرێت لە ڕووی پێکەوە ژیان و پێدانی ماف و ڕێزگرتن لە نەتەوە جیاکان و ئاینەکانیان بۆیە دەخوازرێت ئەم پێکەوە ژیانە بەردەوامی هەبێت تا ئاشتی و ئارامی بەرقەرار بێت. ئێمە لە هەرێمی کوردستان هەمیشە ئەو پێکەوە ژیانە تابلۆیەکی جوانی هەموو ئەو پێکهاتانەیە کە لە کوردستاندا دەژین لەبەر ئەوە ئەمڕۆ هاتین بۆ ئێرە و پیرۆزباییمان لێکرد و لە دوای نەخۆشکەوتنی پاتریارچی سێم مارگوەرگیسی سێم سلێواو دەست لە کارکێشانەوەی لە ئەرکەکەی لە 8 ئێلوولی ئەمساڵ لەلایەن کۆمەڵگەی مقەدەسی کە پێکهاتوون لە 15 کەس قەداسەتی پاتریارک مار ئاوای سێم ڕوویلیان هەڵبژارد. پاتریارچی مارگوەرگیسی سێم سلێواش وەک پاتریارچی فەخری دەمێنێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.